پرسیارەشتر ئەڵێ سیاسەکانی عێراق کە خۆیان بە پیاوی ئاینی ئەناسێن ئایا عەلمانین یان شیعی سەر بە ئێران؟ هەردووچیان عەلمانینە و شیعانە و سەر بە ئێران هەردووچیان، یعنی کەواتە وەلامان کاتدا دەستکەلای دەستی ئەمریکاشن، یعنی سیاسەکانی عێراقی خۆی گوناحە پێ بڵێ سیاسەکانی عێراق سیاسی ئەوەیە کە وجودی هەبی بەهایەکی هەبێت نرخێکی هەبێت لە دەرەوە. ترامپ هاتەوە دەری هەسەلامیش لێ نەکردن، یعنی ئەتووەرە بینە بەرچاوی خۆت من لە ماڵی خۆم دانیشتمە، کەسێک بێتە ماڵی من دابنیشی لە بەرامبەرە من باشە قسە لەگە ماڵ و منداڵی من بکات هیچ ئیعتراف بە من نەکات. سەروەرەتی من لە چێدایە؟ پیاوەتی من لە چێدایە کە کەسێک بێتە نێو ماڵەکەی مسلام لێ نەکات؟ ئەخر بەڕاستی عیبە بڵێ سیاسەکانی عێراق، هەر زۆر عیبە، یعنی ئەمە خۆ بخوایان پێ ناکەین، ئەمە شتێکە واقعیە. جا خەڵکانی سلاحی بۆ هەڵەیگری و دەنجی پێدا و دووەڵ زوڕنای بۆ ئەکوتی و ڕقی برایەکەی لە ڕچی برایەکەی پرۆفایلی فەیسبووکی ئەکاتە بەو سەرکردەوەی بەو سەرکردە بەو سەرکردە باب سەرکردەی چی؟ ترامپیان ناسێ، ترامپێک کە گاڵتە جارترین سەرکردە بوو لە جیهانە کە ئیشیوی مسارعە بوو، یعنی پێشتر کاری ئەو چ بوو لە مسارعی هۆڵک هۆگن و ئەوانەی بەکری ئەگرت و فیلمێکی سیناریویان دروست کرد. ئێستا مسارعە زۆران بازێ درۆینەکان ئەوانش هەر بۆ تەسویر بوو کلاوات و پێشتر تەدریبیان نەکرد چۆن خۆیان پێشکەشەکەن و چۆن شەڕەکەکەن و چۆن بە کورسی لێکەدەن و دوای یەکتر بەرەدەن دوای بە مسڵ یەکترە دەنوانە. ترامپ یەکێک بوو لەو کەسانی کە نووسینگەی بەکرێگرتنی ئەو یاریزانانەی هەبوو کە زۆر جار بەخۆشیان لەسەر ئەو حەلەبەی کە یاری تاکەن لیان ئەدا و ئیتر گاڵتە زاڕیەک بوو، یعنی ئیش کە ئەو کارانەکەن مەبەسم ڕاضە بە شێوەشی گشتێکە نا مەبەسم لە ئەمریکا ئەوانە ئینسانی هەموو قالبیان کوترایە، ئینسانی زۆر دوو لە ڕووی ئێوەی بەڕێز خۆشەویست، ئینسانی هیچ و پوست، ئینسانی مێباز و خراپەکار و داوێن پیس و شەڕەنجێز و خۆ بە شەقاوەزانین و خۆ بە ینی بە شێوەیەکی عامتەڕی سەیری عالەمەکەن و خۆیان بە فشەکەر نیشانەدەن. ترامپی جێچێک بوو لەوانە بڕۆ سەیری ژیاننامەی بکە، یعنی لەوانەیە بینی پیشمانکە لە نێو حەلەبەکەیەکە بە چاکەت و ڕیباتەوە چۆن دێتن یەکەچیان ئەگری و سەری ئەوە تراشێتن و مەسڵەوە ئەداتنوانە. یعنی ترامپێکی وە بەو قیاسە بەو حەزمەی خۆی بەو کەسایەتی خۆیەوە کە ژنەکەی کەیفی پێ نایێت کە چەندین جار دەستی ناداتێ کە دەست بۆ خێزانەکەی بە دەستی لەگە بگرێت بۆی لە بەرچاوی کامێرەکان نیشان بدەن کە تەبانە چەندین جار خێزانەکەی ئەوە دەستێکە دەستەکەی بەلاوە ئەنێت. ئەم ترامپە بەم شخصیاتی خۆیەوە کە ناتوانێت خێزانێکی ئاسوودە بنیاد بنێ هاتە عێراق ئیعترافی بە سیاسەکانی عێراق نەکرد. ئێمە ئەو پەڕی سوکایەتی کردن نییە و بەو چاوەوە سەیری سیاسەکانی عێراق کات کە هیچ بەهایەکیان نییە، بۆیشە هاتووە نەگوتی سەرۆک هەیە و نەگوتی سەرۆکی حکوومەت هەیە و نەگوتی پەرلەمانێک هەیە و ناخەڵکانێکن هیچ و تەواو بڕایەوە هات قسەی بۆ جێشەکەی خۆی کرد و گەڕاوە بەبێ ئەوەی ئەتراف بە سیاسەکانی عێراق بکات. کەواتە سیاسەکانی عێراق ئەگەر بڵێن بین القوسین ئەگەر ئەمە وشەیەکە غەد لە وشەکەکەین دەسەڵاتدارەکانی عێراق تەنها کۆمەڵێک مافیانە حدودەکانیان گرتووە، وڵاتەکەیان فرۆشتووە، وڵاتیان تووشی قەرزێکی زۆر کردووە لەو پەڕی گەندەڵیدانە سەر بە ئەمریکانە سەر بە شیعی ئێرانن و عەلمانینە و هیچ پەیوەندیان بە ئیسلامەوە نییە. هەر کەسێکی بڵێ ئەوانە مسڵمانن با لە دینێک لە ئیمانەکەی خۆی بترسێت چونکە دیارە شارەزا نییە، نە عەقلی بە سیاست ئەشێت و نە عەقلیشی بە دینە ئەشێت ئەگە بڵێ ئەمانە خەڵکانێکن مسلمانیست پەیوەندیان بە ئیسلامەوە نییە. ئیسلام بەریە لەوانە، ئیسلام عیزت ئەدا بە مسلمان، بەڵام ئەوانە عیزەتیان نییە، عیزەتیان هەبە لای بچووکترین کەس، یان ڕاستە سەرکردەی وڵاتێکە کە لای دەستی کۆمپانیا مەزنەکانە، بەڵام لە ڕووی حەزمەوە لە چاو ئەو سەرۆکان دەبوایە حسابی سەرۆکەکان حسابی سەرۆکی بۆ سەرکردەکانی عێراقی کردبایە، بەڵام حسابی بۆ نەکردن و بۆیشە گەڕایەوە. کەواتە سیاسەکانی عێراق بە ناو سیاسەکانی عێراق دەستکەلای دەستی یاخود کۆیلەی دەستی ئەمریکانە و هیچ سەرورەتێکیان نییە و هیچ بەهایەکیان نییە و لەمان کاتدا شیعی دەستی ئێران و ئێرانش باش بزان ئێران ئەوەی من ئاگدار بووم چەند ساڵی بەر ئێستاکە نزیکەی 55 گڕوپی هەبوو کە مباشەر سەر بە ئێران بوون لە ڕووی سیاسی، لە ڕووی سەربازی، لە ڕووی ئیعلامیشەوە دەعمەکران، یعنی ئەو هەموو گڕوپە هەنا ئەوان هەر هەموو سەر بە ئێرانن و لەوێ تەدریبیان کردووە و لەوێ تەوجیهاتیان بۆ دێت و لەوێ چەکیان بۆ دێ و لەوێشەوە دەعمەکرێن،
هەم لە ڕووی سیاسی و ئابووری و سەربازیشەوە ئێستا لەوانەیە ئەو ڕێژێ زۆر زیاتریشی کردبێت کەواتە بە تەواوی ئێران حکمی عێراق کاتن و بەڵام لەژێر سەقفی سیاسی و ئابووری و ئەمریکاشە بە هەمان شێوەیە هەردووچیان بەرژەوەندیان لە عێراق و عێراقیەکانیش نە لە نەوتەکەی خۆن نە لە غازەکەی خۆن نە لە سەحرایەکەشی خۆن هیچ تەنها خەڵکانێکین بەڕاستی قوربانینە و ئەبێت چاومان لەوە بێت وڵاتێک بدۆزینەوە کە ڕووی تێ بکەین لەبەر بۆتە ساحەی مەیدانی تۆپانەی دووگۆلێنی بینی نێوان ئەمریکا و ئێرانە. هیوادارم وەڵامەکەت وەرگرت بێت.